جۆرەتە لە جۆرەکانی فەقیرێکی محتەرەمن، زۆر بەڕێزن، زۆر نەفسیان بەرزە، سوێن بەخوا ئەحتیاجن. من چەندەها کەس لەوانە دەناسم، خۆشتان هەمووتان دەیاناسن، هەر کەسێک چەند کەسێک دەناسێ، سوبحان الله پارەی پێ نییە، مناڵەکانی ئەحتیاجن کەچی زەکات وەرناگرێ، ئەڵێ زەکات وەرناگرێ، لە من فەقیرتر هەیە، لە من داماوتر هەیە، لە کاتێکا زۆر زۆر داماویشە. ئەم جۆرە کەسانە خوای گەورە دەفەرمێیە يحسبهم الجاهل أغنياء من التعفف تعرفهم بسيماهم لا يسألون الناس إلحافا. أما آية القرآن خواهي قرأت فرمي كسان يكيا أو عند النفس عن برزة أو إنها الناس أغلي ما ندول منن حاليا باشا بوشي لبرد دعوة يارمتي لخلق ناكن بلام لكاتيكا فقير وهجاريشن سوين بخوا خلق ناس من نخوشي سرطانيتي كاللي سريان أعوى هالقرتوا داوای زەکات لە خەڵ ناکە، ئەوەی خەڵک بۆی نەبا بە کەسێکی نەوتۆ پێویستم بە پارەیە، پێویستم بە یارمەتیە. چەندها کەسی ئەوە هەیە، سەرەتانێتی نەخۆشە، پێویستی بە ئەوەیە دەرمانەکە حەپەکەی پێ ناکڕێ، بەڵام ناڵێ خەڵکی پارەم بەرێ. کاتی گرانیەکەس هەندێکمان بەبیرمان دێ گەنم نەبوو، ئاردێک نەبوو بیخۆی، زۆربەی خەڵک نەیبوو، ئەوەی فەقیر بوو زۆربەی خەڵکی بوو، دەوڵەمەند زۆر کەم بوو، ئەوەی نانەکەی هەبوو پیانەوە دەوڵەمەند، ئەوەی کە احتیاج بوو لە ماڵان نان نەبوو بیخوا نەمان بینی سوالکە، ئەوەشی سوالکرد بڕۆشتێتە هەر شارێ لە شارەکان دەبینی خەری سوالکردنە. باشە کە ئێمە فەقیرون، باوکو باپیرمان فەقیر بوو سواڵیان کرد، وەڵڵا بەجارە بە تووسی ڕۆژ ماڵە نانە گەرم نەبووە سواڵیشیان نەکرد، ئەوەشی سوالکرد بوو هەردێک کرد بەردەوام بوو. بۆیە ئاگادار بن برا بەڕێزەکانم، ئەو کەسانە کە نەفسیان بەرزە لە جیاتی ئەوەی داوای زەکات بکە ئەڵێ چی؟ ئەوە قەرزەکە، شەرمەکە داوای زەکات بکە، شەرمەکە ئەڵێ کاک فڵان کەسە پارەم بەرێ بە قەرز، داوای زەکات ناکە. ئەم جۆرە کەسانە زەکاتیان پێ دەشێ بەو مەرجەی کە دەبینی ڕازگۆیە، کەسێکی نەفس بەرزە، ئەمانە زەکاتیان پێ دەشێ، فەقیرە و بەڵام لە ڕووی نایە بە خەڵکی بڵێ پێویستم بە یارمەتیە. لە کاتێکە خەڵکە دەزانم وەڵی ئالەم چەند ڕۆژە پرسیارم لە نەفەرێک کردم چەندێ پارە پێوتی 6,000 پێ سوێن بەخوا، کەسێکی زۆر ڕازگۆشە، خۆم پێم وەنیا خۆی قسەی نەکرد، خۆی هیچی نەوت، بەس تو ئەو خوایە کە دروستمانی کردووە چەندێ پارەت پێیە؟ وتی سوێن بەخوا 6,000 پێ بدامەتە ماس و تاو، هیچ نارمان پێ نەماوە، خۆم سوێنم دای ناو قسەی نەکرد، هیچی نەوت. بۆیە ئەم جۆرە خەڵکە هەیە نەفسیان بەرزە، داوای پارە لە خەڵک ناکەن، ئەبێ خۆت سوێنیان بدەی، خۆت تەئکیدیان لێ بکەیتەوە، خۆت ڕجاوتکان لێ بکەی، بڵێ مەمنونم ئەم پارەم لێ وەرگرە. ئەم جۆرە کەسانە زەکاتیان پێ دەشێ، کەسانێکی ئابەم شێوە بوون زەکاتیان پێ دەشێ مادەم فەقیر بن، ئەگەر هەر وەریشیان نەگرت ئەوە دەسەڵات نییە، ئەوە نەفس بەرزی خۆیانە. بۆیە خۆشەویستان ئەم خاڵانەی کە باسم کرد بۆ ئەوەی ئاگامان لە خۆمان بێ، زەکاتمان هەیە نەمان خەڵەتێنن. ئەوانەی کە یارمەتی خەڵکی فەقیر و هەژارە دەن، ئەوانەی کە کاری خێرخوازی ئەکەین، ئەمەنە داخکراون باسی ناکرێ، بەڵام دەبێ بە خۆتا بچیتەوە. کەسانێک داتە پێی دووبارەی مەکەرەوە، دەزانی قۆڵی تۆی بڕیەوە دووبارەی مەکەرەوە. خەڵکی شێ فەقیرە، برا ئێمە هەمومان کوڕی فەقیرین، باو باپیرمان شوان بووە، فەقیری عیب نییە، بەس ئەوە عیبە ئینسان فەقیر نەبێ داوای زەکات لە خەڵکی بکات، داوای یارمەتی لە خەڵک بکات، بەس کەسێکیش فەقیر بێ یارمەتی بدەن، زەکاتە خێر و سەدەقەیە بیکەن.